يمدول برا ناس دار رانايا نسيم بسيم دبيني شل دبي بمكار رانايا قتي سبري تبيدو باردي ما يتنقما لكرتي دا تمنوا يرموني دار رانايا وكو پروان دوري لي ددلاواني خوراتي قوليرا بشواني قوليا وانا رنايا نخوشو دار دارو ضل برندارم برستاني بعاليكم ضلا برجان برقازان رنايا دمولي وانا قريز وبريكني لنا جواني بدردي عاشقي بيتسارر انايا نخوش دار دارو كل دارم برستاني بعاليا ضلاب وشان مرازان رانايا بيامي من مجريم دول براز دار رانايا نسيم بسين دبيني شل دبي بمكار رانايا وتي سبري دبيدو بانا مالي لكورتي دا تمنوايا شلون اتوني حصان عنده عشان دكتور محمد رضا كريم كان سپاس بۆ کاک زیرەک ئافرین سەرە و جورئەتە کە باس کرد دەسپاسی کردی بۆ مامۆستاوەری ئەحمەد کە ئەو شیرەت داتە دیارە ئەو شیرەت فەیدا خۆ کردبووەتە دەنگێکی پاکە بڕاستی جالیێ ڕزم تەمامە جالیێ ئەدا ئەژی ئەو متمەکنە مەقامتە غەڵەت تێت نەبوو و لەفزی باش بوو دەنگی خۆش بوو نەخەراب بوو باش بوو سپاس بوو زۆر سپاس بۆ کاک زیرەک بەڕاستی دەنگێکی زۆر خۆش بوو وا هەست دەکرد عاشقەکەی لەو دوی دەرگاکە وەستا و لە دوی ستۆدیۆ چاوەڕێیەکە بە عیشقێکی جوانە و گۆرانیەکەی وت ئەدایەکی زۆر جوانێ کرد هەستێکی زۆر جوان لە ناخیا هاتە دەرەوە لەگەڵ ئەداکەیە هەستە کرد تەسویری کەلیمەکان زیاتر تەکنیکێکی وتر و جوانتریە کردە ناو وشەکانە و جارجاریش تەسەووری کەلیمەکانی بە تعبیری دەزە کرد لەگەڵ وشەی چاو و وشەکانی تردا ئەدایەکی زۆر سەلیم بوو ئیقاعی زۆر باش بوو فۆنۆتیکی بۆ دەربڕینی گۆرانیەکە شارەکەی زۆر بە سەلیمی ئەوت زۆر باش بوو بەڕێی من و دەستخۆشیشی لێکەم بەڕاستی خاڵێکی گرنگ هەیە دەبینی زۆر لە شارۆچکە بچکۆلەکان ئەوەی کە دێت دەبێتە میوانی ئەم بەرنامە زۆر لە شارۆچکۆلەکان دێن چکم تا ئێستا دەرفەتێکی وانە بووە کە بتوانن لە خوێندنگای موزیک و یا گۆرانی دەرکەون ئەم بەرنامەیەش بۆتە ئەوەی کە دەرگایەکە بۆ هاتنە پێشەوەی ئەو گەنجانە
نموزەجێکی زۆرە بینی لە شارۆچکەکان دێن دەنگ خۆشیان تێدایە وازەمەوە لە منتیقی خەلیفان و سۆران یەکدوانێکی تا ئێستا بەشدار بوون هەمووشیان دەنگیان خۆش بووە سەرکەوتنیەوە. مامۆستا وەری ئەحمەد فەرموو. بەڵێ دەستخۆشی لە کاکە زیرەک دەکەم دەنگێکی شیرینی هەیە و وەکو مامۆستایان باسییان کرد جورئەتی هەبوو ئەوانە ڕاستە و شتانە هەموو ڕازوو بەڵام من دوو تێبینی وردم هەیە زیاد لەوەی ئەوان یەکەم بەڕای من 100% کۆنتترۆلی ڕزبی نەکرد بوو ینی جار هەبوو دەدیت ئەوە سریعی دەکا خێرای دەردەچی لەیغا جاری واشە نەخێر بە پێچەوانەوە مەیلە و خاوی دەکردەوە دەهات ینی ئەوە تێبینی یەکەم تێبینی دووەمیش لەوانەیە ینی لە شەرم بووە یەکەم جارە یانیش لەشی خۆی داهەیە ینی بەدەستخۆی نییە مەسەرەن لە سەرەتای دەستپێکی کۆپلەکانیدا دەنگی زۆر زۆر لە گوێ دوو گوێ تێردەکردی دەنگێکی زۆر خۆش و ساف و شەکانی یەکێک لی تێدەگەیشتی بەڵام کە دەگەیشتە کۆتایی کۆپلەکان جار هەبوو هەناسەی لە جێیەکی وەردەگرتەوە کە نابێت لەوێ هەناسە وەرگیرێ هەناسەی پێ نەدەما هەستم دەکرد ینی ڕەنگە ئەوەش ینی مەسەلەی علاقەی بن خۆیەوە هەوی وەکو زۆر کەس هەیە نەفەسی تەنگەیان پشی درێژ نییە هەیە نەفەسی زۆر زۆر درێژە گۆرانی بێژ هەیە مەسەرەن کە تا ڕستەک تەواو دەکا هێزی لێ دەبڕێ ینی پێوە هیلاک دەبێت دووبارە داوای سەرکەوتنی بۆ دەکەم. زۆر سپاس دەکەم.